إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إمان داراني خوشويست، لفرمايشتكي زور بنرخو زور عظيمة رسول الله صلى الله عليه وسلم نصيحته آموشقاري صحابي بريز أبو ذري غفاري أكاد في أفرمي اتق الله حيث ما كنت، وأتبع السيئة الحسنة تمحها، وخالق الناس بخلق حسن. أفرمي تقوى إخوابك لهرك يا هاي هاشان لباش همو خرافيك شاكيك بك كبيس ريتوا، وبردوام روشت أخلاقت بالغ الخلقيات جوان بي. تقوى إخوابك لهرك يا هاي لنهينيا لأشكرايا لسفراي لمالاي لكاتي نارحتياي يا لكاتي فرحاني وخوشياي. هیچ شتێک نییە لە قورئانە ئەوەندە خوای پەروەردگار تەئکیدی لەسەر کردبێ وەکو تەقوا. پێویستە لەسەر هەموو مامۆستایەک کە وتاری جومعە ئەدا لە وتارەکەیە داوا بکە لە موسڵمانان تەقوای خوایان هەبێ. لە زۆر شوێنی قورئانە خوای پەروەردگار وەسیەتمان پێکا کە ئەهلی تەقوا بین. یا ئەیها الذین آمنوا اتقوا الله حق تقاته. وهر کەسێکیش ئەهلی تەقوا بێ بەتەئکید دائیمەن خوای پەروەردگار دەرچەی بۆ ئەکاتەوە، يجعل له مخرجا لحمو تنانيك درچيكي بو اكريتوا كلي درباز بي، ويرزقه من حيث لا يحتسب. هركسي اهلي تقوى بي ضلنياتان اكين بدلنياي پروردگار كوا اخواي پروردگار لشوين يليك والرزق يداك هرگيز حسابي بينك كردوا. يعني ما دام تو اهلي تقواي ضلنيا بخوا خوي رزق تدا، بس اهلي تقوى با دس بو حرام مبا. أم جا خواي پروردگار أفرمي إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. خواي پروردگار دائم لقل أو كساني كأهلي تقوان وأو كساني كشاك كارن. تقوى چية؟ تقوى لا يما يكسر إما هذا الله لخواب ترسى، بس تقوى معناه كي لو قورت له ترسيانا لإمام علي التقوى چية فرمي التقوى الخوف من الجليل، والعمل بالتنزيل، والرضا بالقليل، يا القناعة بالقليل، والاستعداد ليوم الرحيل. فرمي تقوى أويك لخواي پروردگارت بترسي، لخواي مزن بترسي، كار بو قرآن بكي كخواي پروردگار داي بزاندوا. دائما رازيش ببي بكم لدنيا، شك الدنيا اگر خواي تعالى بشيكي كمي پداي بلام تو تماحت زور بي وزياد لحق حناو بنيتو باوشی بۆ بگریتەوە تووشی حرام ئەبی. بۆیە ڕازی بە بەکەم ئەگەر خوا زۆری چیدا ئەوە شکری خوای پەروەردگار بکە، بەڵام ڕازی بە بەکەمەکەی دنیا. چونکە دنیا شوێن ئیمتیحانە بەڕێزان، شوێنی تاقیکردنەوەیە، شوێنێکە کە ئینسانەکان تایە تاقی ئەکرێنەوە، عینەن وەکو قاعەی ئیمتیحان وایە کە تەلەبە ئەڕاتە ناوی هۆڵی تاقیکردنەوە. ماوەیەکی کەمە و دوایی دەرئەچێت پاداش لەزەت خوشی لپاش اویا اگر تو ایماندار بی، اگر تو ناجح بی، اگر تو سرکوتو بی لامتحانکتا. والاستعداد ليوم الرحيل، وخو آماده کردن دائما لآماده باشیا بی بو روجی مال آوائی کردن. ترسان لخوای پروردگار، کار کردن با قرآنی پیروز، راضی بون بکمی دنیا، خو آماده کردن
بۆ گەڕانەوە بۆ لای پەروەردگار. ئەمەیە تەقوا. ئیمامی عومەر خوای لێ ڕازی بێ پرسیاری لە سەحابەیە کرد کە ئوبەی کوڕی کەعبی ناوە، فەرمووی تەقوا چییە؟ ئەویست لە ئەو تێبگا بزان ئەو چۆن لە تەقوا تێگەیشتووە. فەرمووی ئایا گەورەی ئیمانداران قەت بە شوێنێکە ڕۆیشتووی کە شوێنەکە دڕکاوی بێ تۆش پێت پەتی بێ شتێکی باشت لە پێیانە بێ؟ فەرمووی بەڵێ. فەرمووی چۆن ڕێت کردووە؟ فەرمووی لەسەر نوکی پەنجەکانی پێم ڕێیەکەم و زۆر وریان بۆی پێم نەچەقێتە دڕکەکانە. دەی فەرمووی ئەوە تەقوایە. لەم دنیاە ئەبێ ئینسان زۆر بە وریاییەوە ڕێ بکات تووشی حرام نەبێ. ئەوە تەقوایە. خۆپاراستن لە نافەرمانیەکانی خوای پەروەردگار. ڕۆژێکیان عەبدوڵڵای کوڕی عومەر خوای لێ ڕازی بێ لە خۆی و لە باوکیشی، عەبدوڵڵا کوڕی ئیمامی عومەر بووە، عومەر ئیبنی خەتاب. ڕۆژێکیان لەگەڵ هاوڕێیەکی ئەدا بەلای کابرایەکی شوانە، خەریکی شوانیەتی مەڕە. ئیتر دوای پرسیار و ئەوانە سەیرەکە ئەمە کۆی لێ، یعنی بە پارە کابرا کڕوێتی مەڕی بۆ بلەوە ڕێنێ. ئەڵێ یەکێ لەم مەڕانەمان پێ نافرۆشی؟ ئەڵێ من شوانم، ئەمە خاوەنی هەیە، من ناتوانم بیفرۆشم. ئەڵێ پێی بڵێ گور خواردێتی. ئەی ئەڵێ دەست پەنجە بەرزەکاتەوە بۆ ئاسمان. ئەڵێ چی بڵێم لەگەڵ خوایە؟ چۆن وەڵامی خوا بەمەوە لە ڕۆژی قیامەتە؟ ئەڵێ عەبدوڵڵای کوڕی عومەر دەسەکا بە گریان و ئەگەڕێ بە دوای خاوەنی ئەو عەبدەیە، ئەڵێ ئەم عەبدەم پێ بفرۆشێت چەندێک کتێوە ئەیدەم پێ. دوای ئەوەی کە ئەیکڕێت ئازادێکا و لە پێناوی خوای پەروەردگارە و بە کابرا ئەڵێ ئەو وشەیە تۆی ڕزگار کرد کەوت ئەی چۆن وەڵامی خوا بەمەوە کە پەنجەت بەرز کردەوە بۆ ئاسمان. لەم دنیاە ئەو ئازادتی کرد. داواکارم لە خوای پەروەردگار لە قیامەتشە ئازاد بکە. بەردەوام بە لەسەر ئەو ڕێبازێ. معناوێت تۆ کەسێکی لە خوا ترسی کە ناتەوێت بە حرام مەعیدەی خۆت تێرکەی، ناتەوێت بە ڕێگای حرام خۆت قەڵەوکەی. ئەوە تەقوایە خۆشەویستەکان. پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە حەدیثەکە ئەفەرمێ وأتبع السيئة الحسنة تمحها. بڕێزان ئێمە هاین لە دنیا لە قیامەت نیمە، لە بەهەشتا نیمان. دنیا جێی تاقیکردنەوەیە. لەم ئیمتیحانەکە سەرەکەوی تووشی ئیمتیحانێکی ترەبی، تووشی ئیمتیحانێکی ترەبی حتا ئەگەیتە کۆتایی. بۆیە دەگمەن هەیە لەم دنیاە غەڵەت ناکا. کەم کەس هەیە لەم دنیاە غەڵەت ناکا. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمێ كل بني آدم خطاء، كل بني آدم خطاء. حەچی بنی ئادەم هەیە قابلە بۆی غەڵەت کە، ئیلا مەگەر کەسێ خوا خۆی پاراستوێتی وەکو پێغەمبەرەکان، ئەوان معسووم بوون، خوا پاراستوونی. ئەگینا ئێمە لەم دنیاە قابلین بەوەی غەڵەت بکەین. دەی هەر کاتێ تووشی غەڵەت هاتی چیەکەی؟ جار مێشکت ئەڕوا، جار فکرت لای خۆت نییە، شەیتان ئەتەڵەتێنێ. یەکسەر وخەیر الخەطائین التەوابون، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. باشترین ئەوانەی کە غەڵەت ئەکەن ئەوانن کە تۆبە ئەکەن، کە پەشیمان ئەبنەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو سەحابەیە فەرمووی ئەگەر هەڵەت کرد یەکسەر چاکەیەک بکە بیسڕێتەوە. شەوان بۆ پێویستە ئێمە محاسبەی خۆمان بکەین و بێینە خۆمانە، چونکە شەوان کە دەیتە خۆتە هەرچی خراپەت کردە لەو ڕۆژە هەوڵ ئەدەی چاکە ئەەکەی بیسڕێتەوە. هەرچی خراپەیەکت کردە چاکەیەک ئەەکەی بیسڕێتەوە. چاوەڕوان ناکەی لە ڕۆژی قیامەتە خوا محاسبەت بکە. حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا. إمام عمر أفرمي مسلمانان خۆتان محاسبە بکەن، خۆتان لێ پرسینەوە لە خۆتان بکەن پێش ئەوەی بکەونە بەردەمی خوای تعالی لەو ڕۆژەی کە مەجال چاکەکردن نامێنێ ئەو ڕۆژە محاسبە بکرێن، ئیتر تەواو ئەفەوتێن. خۆت کردەوەکانی خۆت بدە لە کێشانە. هەموو ڕۆژێ بیرکەرەوە بزان چیت کردووە لەو ڕۆژە، بیدە لە کێشانە و پێوانە بزان چاکەت زۆرە یا خراپەت زۆرە. خراپەکانت بە چاکە پڕکەرەوە، چونکە شەوان مەجالی تایە ئینسان بگەڕێتەوە، تۆبە بکە، پەشیمان ببێتەوە، شەو نوێژی بکە، زکر زۆر بکە. بەڵام ئەگەر حەقی خەڵک بێ حەقەکەشی بدە، حەقی خەڵکەکەش بدەیتەوە، چونکە بە زکر و بە شەو نوێژی و بە ئەمانە حەقی خەڵک نافە و ناسڕێتەوە. حەقی خەڵک بە نوێژ و بە عومرە و بە حەج و بە ڕۆژوی ڕەمەزان و ئەمانە حەقی خەڵکی ناسڕێتەوە. هەنێ خەڵکێ کاتی ئەچن بۆ حەج، بزانم یعنی ئەوانە لە ئیسلام تێگەیشتون، پێش ئەوە گردنی خۆیان لە هەموو ئەوانەی کە حەقیان ها لەسەریان گردنی خۆیانیان پێ ئازاکەن، ئەمجا ئەچون بۆ حەج، حەزەکەن بە کاملی پاک ببنەوە. چونکە ئەگەر تۆ خەڵکەکە دایکتە، باوکتە، براتە، خوشکتە، ئامۆزاتە
دراوسێتە دراوسێ دوکانتە دراوسێ ئیشتە ئەوانەی کە لەگەڵیانە بەرکەوتەیەکت بووە حەقێکیان کەوتۆتە لات گردنی خۆتیان پێ ئازاکەی بۆ ئەوەی چووی بۆ ئەوێ پاک ببیتەوە لە حەقی خەڵک پاکە بیتەوە لەم دنیا لەوێش لە حەقی خوا پاکە بیتەوە. جا زۆر گرنگە ئاگامان لە خۆمان بێ ئین الحەسەنات یذهبن السەیئات. خوای تەعالی فەرمێ بەڕاستی چاکەکان خراپەکان ئەسڕێتەوە. ئولائیکە لە باسی عیباد الرحمن کاتی خوای تەعالی باسی ئەوانە کەوا شەریک بۆ خوا قەرار دەن ئەوانەی کە گوناحەکەن ئەمجا خوای تەعالی ئەفەرمێ ئەگەر ئەوانە تۆبە بکەن طبعا ئەوانە عەزابیان زۆر سەختە کە گوناحەکەن بەڵام ئەگەر تۆبە بکەن ئولائیکە یبدل الله سەیئاتهم حەسەنات. خوای تەعالی چاکەکانیان خراپەکانیان بۆ ئەگۆڕێ بە چاکە مادام تۆبەی ڕاستەقینە ئەکەن. زۆر گرنگە بەڕێزان کابرایەک ماچی ئافرەتێکی کردبوو کە بۆی حەڵال نەبوو ئیتر بوو بۆ خەلێک لەسەر دڵی هاتە خزمەتی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا من گوناحێکم کردووە و ئەوە گوناحەکەیە داوا ئەکەم تۆ پاکم بکەیتەوە هەرچی بفەرمی من ئامادەم. سەی سەحابەکەن یعنی بیری کردووە تۆ ڕۆژێ لە ڕۆژان غەڵەتێکی کردووە دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوێ خۆی پاکات و چاوەڕوان ناکە لە قیامەت پاک بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ واللهی دەربارەی تۆ دەربارەی ئەمەی تۆ من هیچم لا نییە. کابرا ئەڕوا دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاەتی بۆ دابەزێ بانگ یەکاتەوە ئەو ئاەتەی بەسەرا ئەخوێنێ کە خوای تەعالی ئەفەرمێ ئین الحەسەنات یذهبن السەیئات. ئاەتەکە درێژە بەڵام ئەوەی ئەو مختصرە بەشی ئەوە یعنی مەوزوعەکەی ئەوەیە محلی شاهیدەکەی. کابرا زۆر دڵخۆشە بێ کە ئەمەی پێڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی کابرا بڕۆ تۆ دەست نوێژ بدرێ نوێژ بکە عیبادەت بکە چونکە ئەمە غەڵەتێکە بینی خۆت و خوایە بڕۆ تۆبە بکە و خوای تەعالی لێت خۆشە بێ. کابرا لە خۆشیە فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەمە تایبەتە بۆ من یا بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی بۆ هەمووانە ئەمە تایبەتی منە یا هی هەمووانە فەرمووی بۆ هەموو ئومەتەکەمە بۆ هەموو ئومەتەکەمە هەر کەسێ چاکە بکات خراپەکانی خۆی ئەتوانێت پێ بسڕێتەوە. داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا دامەزرامان بکە لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوای گەنجەکانمان هیدایەت بدەی ماڵ و مناڵمان هیدایەت بدەی یا ڕەبی خوای ڕەحم بە خێزانەکانمان بکەی هاوسەرەکانمان خوای ئیسلاحیان بکەی یا ڕەبی خوای کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری لە تەفریقە و لە دووبەرەکی بە دوورمان بگری یا ڕەبی خوای کاربەزستانی ئەم وڵاتە کارێک نەکەن زەرەری ملەتەکەیانی تیابێ یا ڕەبی خوای هەردەم هیدایەتیان دەی بۆ کارێک کە بۆ خۆیان و بۆ ملەتەکەیشیان باش بێ یا ڕەبی خوای لە گرانی و قات و قڕیبمان پارێزە خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرەقرار بکە آمین آمین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوش سكان من نصيحتي سيمي في غمر صلى الله عليه وسلم بو أبو ذر وبو يمش أويك وخالق الناس بخلق حسن لقل خلقيا بأخلاق الجوانبي نصيحة الزور زور قبر رزان براسي أخلاق جواني خوش سكانم لقرسترين كذا وكاني سرت رازوي روجي قيامته حيث وك أخلاق جواني نية ألو رجع أخلاق جواني قرسترين كار بوتو لسر أو تاي ترازوه بو يقوي تعالى أفرمي وقولوا للناس حسنا آقاتان ليبي لقل خلقيا قصة باخوش بي جوان بي وهروها أفرمي ادفع بالتي هي أحسن يعني كردار وقفتار بالغ الخلق جوان بي أخلاق بات جوان بي شني أخلاق جوان بي أو أنت لو بايت برزة بي للرجي قيامتها في غمري خوشي صلى الله عليه وسلم أفرمي إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا أفرمي لهموكس خوش يستر للايمن ولهموكس شاني نزيكتر بي لمنوا في غمرة فرمي صلى الله عليه وسلم للرش قيامتها أوانن كأخلاق يعني جوانا أخلاق جوانا كان بليان زور برزة بالريزان جامنو تو بيويستا أخلاق بكردار وبقفتار أخلاق ما نقل خلقها جوان بي كابرايك لأهل الشام بحسني كري علي كصحابي في غمرة صلى الله عليه وسلم خوي وباوتشي خويا للرازي بي بحسن طبعا لو كانت فتنه ومشاكل زور بو جروبي املاو جروبي اولاو ام مشاكل يعني كلها مو زمانك هي كابرا لضل يا شتيل قردو برامبر بحسن خويا الرازي بي كجيشتي بريتانا وتشروق سينا 20 فيك حسن شلون جوابي دا خو ايتواني هربك يك اشاره بدال لي اخويني بالريج بلام حسن وين فرمو اظنك غريبا فرمي واقو ما لبمتك سكي غريب من ناسي ولعلك اشتبه عليك الامر
لەوانەیە تۆ لێت تێکچوو بێ منت لێت تێکچوو بێ یعنی وابزانی من کەسێکی ترم کە قسەم پێکەی بۆیە فإن كنت جائعا أطعمناك أجر تو برسيتا عاملة خدمتها وفرمو تيرتكم وإن كنت محتاجا أغنيناك أجر احتياجيك تشهي فرمو تشنيا بارت بابيت بدم وإن كنت تريد منزلا أنزلناك أجر الشنو جيجات نيتيا ابنني توا عاملة خدمتها وشنو جيجات بدابينكم الله كابرا أي زانية ما حسني كري عليا عمدانيش بسي فيك بويا كابرا زور فشيمان وبو لم أخلاق جواني حسنة دسي كتب قريان فرموي الله أعلم حيث يجعل رسالته فرموي براسي خوي پروردگار أزاني رسالة وبيامي خوي أدابك تولى نوي في غمري صلى الله عليه وسلم والله تولى لام كنت أبغض الناس إلي تولى لاي من بغضاوي ترين كذبوي زور رقم ليدبو لحمو كزياته بلام إيستا أنت أحب الناس إلي والله إيستا تو خوشويسترين كسي للايمن جاب أخلاق جواني خوشويستكالم إنسان برانبركت برانبر رأي برانبر تقول هرب أخلاق جواني أم حديثي في غمري خوشويستمان صلى الله عليه وسلم فيرمانك يمع علاقة من لقل خوايا باش بي ولقل خلقي شاباش بي ولقل خوش معنا علاقة لقل خوايا في غمري صلى الله عليه وسلم فرمي اتق الله حيث ما كنت بيني خط وبيني خوا شاك بك وأتبع السيئة الحسنة تمحها وعلاقة بيونديتش لقل خوتا شاك بك بوي هر خرابيك تكذبيه حو بدا شاكيه بك بيسريتوا وبيونديتش لقل خلقات شاك بك بوي وخالق الناس بخلق حسن شاكترين آموشگاريه هيوادارم سودي ليور بقرن ولا جياني خوتانا جيبا جيكن خويت على رحم بهم ولا يكمامك